ڕووبارەکان بوون بە گۆمیلکە، گۆمیلکەکانی شوشک بوون و بوون بە وشکەڵان. تا دێت کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان زیاتر دەردەکەوێت. بە نمونە شوێنەی کە من لێ وەستاوم پێشتر چەمێکی گەورە بوو و ئاوێکی زۆری پێدا دەڕۆژ. ئێستا جگە لە بەردەڵانێک و بەستێکی ڕوتەن هیچی تری لێ نەماوە. وشکە ساڵی تەنها لەسەر ڕووبار و چەمەکان کاریگەری دروست نەکردووە، لەسەر وشکبوونی بیرەکان، لەسەر وشکبوونی ڕەس و باخەکان، تەنانەت لەسەر وشکبوونی داری سروشتی لە شاخەکان کاریگەری هەبووە. وشکە ساڵیەکەی ئەمساڵ وێنەی نییە و تا ئێستا کاریگەریەکانی زۆر بەقوڵی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان و تەنانە سەنتەری شارەکانیش دروست کردووە. تەرمایی وشکە ساڵی باڵی بەسەر هەموو ناوچەیەکی کوردستاندا کێشاوە و وەکو ئەوەی لەسرە مەرگدا بن هەمویان ڕۆح دەدەن. بە ئاستەم لەو شوێنانی پێشتر چەمی گەورە بوون ئاوت دەست دەکەوێت و ئەوانەشی ماون یان گەرمن و بە کەڵکی خواردنەوە نایەن یان بۆنێکی ناخۆشیان هەیە و بۆگەنیان کردووە. گرفتەکە بۆ ئەوانە زیاترە کە ئاژەڵدارن، چونکە دەبێت چەندین کیلۆمەتر ببڕن تا ئاویان دەست دەکەوێت و ئاژەڵەکانیان پاراو دەبێت. لەبەر وشکە ساڵی حیوان وشتان ماوە یا ئەیفرۆشن؟ وەڵا فرۆشتیمان و ماومان و فرۆشتمان و ئەشی فرۆشین و لەبەر وشکە ساڵی. ئەرە بەخوا لەبەر وشکە ساڵی لەسەر بێ ئاوی، بە زۆری لەسەر بێ ئاویێنا وەکو ئێمە زۆر کێشەی لە وەرمان نییە. لەوەڕ باشە. ئەرە وەڵا بەس لەسەر بێ ئاوی. ئەرە وەڵا بە ئاوی وات بینیوە بە عمرت کەت شتی وا هەبووە ئەم ساڵ لەم ساڵی زیاتر بینیم 3-4 ساڵ لەمە پێش تقریبا 2-3 ساڵ لەمە پێش ئەم چەمە ئەم گۆمگۆمەنمە تیانەما لەم ئێستا خراپتر بوو، بەڵام پێش ئەوەی نەمریوە. یعنی دوو جار بینیتە جارێکیان چەند ساڵ پێش ئێستا و ئەم جارە 4-5 ساڵ پێش ئێستا بینیمە 4-5 چوارەیان 5 ئالوداوەیە بینیمە لەگەڵ ئەم ساڵیش هەڵی بووی ئاویگەرم بینیمە ئەیتەم جا بە عەمری من نەمدیوە، بە عەمری من هەر لە زووانێ لەشتی ئەماوزێ لەسەر ئەم چەمەی بووین، بەڵام لێرە نەبووین لەم چەمارە سەروتر بووین. بە هیچ شێوەیەک و بە هیچ ئەمرێکم نەمدیوە ئاوە وشکە ساڵی بێ، بەڵام ئێستا بە واستەی ئەم غەتاس و زەرعات و مەرعاتە و کە لێ یەکرێ و ئەم مەعمەلانە ئاوەکەی ئەفەوتێنێ. ئەستا لەویا حەفارەیەکم بینی عەرزەکەی هەڵکەندبوو، ئەوانە تەئسیریان هەیە لەسەر کەمبوونەوەی ئاوەکە؟ زۆریش بۆ تەقسیری هەیە. ئەزای چۆن ئێستا مەجێ حەفارەیە ئەمە جێ حەفارەیە، ئەوە جێ حەفارەیە، ئەوە جێ حەفارەیە، ئەمانە هەموو ڕەنگە سەیریکوێ هەموو جێ حەفارن. ئەم جێ حەفارانە ناڵێ ئاوەکە بڕوە ئاوەکەی هێڵێتەوە کەوەکو ئاوەکەش بەرەبەردایەتەوە، چەوەکەی لابە کەوەکو چەوەکەی لابرد موادەکەی لابن ئەمجا ئاوەکە دایەتەوە. ئاوی خواردنی ماڵەوەشتان کەم بۆتەوە، ینی بیرتان هەیە یان بیرمان نیە وەکو ئێمە ماڵی هەیە هەیەی و ماڵی هەیە نیەتی و وەکو ئێمە خۆمان نیمانە. ئەمجا ئاوی ئەم چەمەمان ڕاکێشا ئەم چەمەش بخوا دەوری هەفتەیەک 2 هەفتە نەمان بوو دووبارەش گواستیانەوە بە حەفارە هەڵیان کەن. شتێکی ترم پێ بڵێ وتیان ڕەس و باخی خەڵک وشک بووە هەنێکی یان بەرە وشک بوونە ڕوا بەهۆی بێ ئاویەوە زۆری بیرەکەی وشکی کردووە؟ ئارە وەڵا زۆری بیری وشک کردووە، زۆری زەرعاتی بووە وشک بووە لەسەر بێ ئاوی، چونکە کە ئاوەکە نەما وشکە بێ. ئەمجا وەکو ئێستا ئەم بیە فێرە ئاوە، چونکە فێرە ئاو وشکە بێ، ئەو بەڕوارەکە فێرە ئاو بوو وشکە بێ، ئێستا شکا فێرە ئاو نییە وشک نابێ، مەگە تەمەنی تەواو بێ نا وشک نابێ، بەڵام هەر دارێکە هەر زەرعاتێ هەر شتێک کە فێرە ئاو بوو وشکە بێ. ئەمجا ئەو باخ و زەرعاتی ئەو خەڵقش وەکوون باغ بێ وەکو زەرعاتی کە بێ کە فێرە ئاو بوو وشکە بێ. ئاژەڵەکان قومێک ئاویان دەست بکەوێت بە حەسرەتەوە تێنوێتیان دەشکێنن. بە تەمەنەکان بە درێژایی تەمەنیان وشکە ساڵی وەکو ئەوی ئەم ساڵیان نەدیوە و چەمەکان
هیچ کات بەقەی ئەم ساڵ ئاویان لێ نەبڕاوە. قسەکە لای خۆی خۆی ئەو ڕۆژانە چەنی بۆ دابین کردبی ئەمە دیاریکرااو نییە بەخوا ڕۆژی وایە باشە ڕۆژی وا هەیە خراپە بەس لەخوا بەزیابێ ئەم ساڵ تا ئێسا باشیەکەی باشتر بووە بەزەیتر ماسی هەیە ئەم ساڵ کەمە چونکە بەهار باران نەبوو لافاو نەبوو ماسی بە لێڵاو سەرەکەوێ کە لێڵاو نەبوو ماسیژ نییە یعنی ئێستا ئەمەی کە هەیە کۆنەکە هەر کۆنەکەی پارە ماوەتەوە پار ئەمە وشکی نەکرد بۆ ڕەنگەکە حاجی بزانێ وەک ئێستا نەبوو پار ئاتا ئەم کاتانەیش ئاو ئالەویا بوو ئێستا ئامەتێکی لەگەڵ پارە فەرق کردووە ئێستا بۆ دابەزینیش زۆری ماوە ینی تا مانگی یانزە بگرە تا مانگی یانزە ئاو لە دابەزینە بە شەرتی ئەگەر خۆی گەورە ڕەحمکە بارەوە باشە وێستێ هەرم ساڵ بێشەڵڵا خوا ڕەحمکەم ساڵ وڵی بەنسبەت ئەم گۆمەیەوە ئەم گۆما ئەو مەکیناتی ئاویژەها ئەمەی ئێرە ئەو مەکیناتە بردیان بۆ غەسالی ئەخر لە خواریشەوە ئەمە بەری ئەمەیان ڕایە ئەمجا بەری ئەمە شانڕایە بەوەسبە ئەم گۆمەیە بۆ ێزگار بەو دەرەجە کەمی کرد بەخوا هەر خۆی ئەم ساڵ ئاو کەم بوو کەمە هیچ کەمە بەڵام تۆ پێرە لێرە بووی ئەو گۆمە لەم دوو ڕۆژێ ئاوە دیە بەس ئاوەکان هەڵێنجا ئاوەکان لابن بەس هەر بەهاریش ئەم خۆڕەنگە خۆ لێرە بووی ئەم ساڵ ئەم چەمە یەک جار لێڵ بوو کورە جارگەش هیچ نەبوو جارگەش هیچ نەبوو ناوەڵای یەک جارگەش هیچ نەبوو ناوەڵازەیتر هەر باش ئەوانەی کار و کەسابەتیان لەسەر ماسی چەمەکانە خەریکە بە تەواوی بێکار دەبن ڕۆژ تا ئێوارە لە ناو گۆمە ئاوەکاندا بە دوای ماسیدا دەگەڕێن زۆر جاریش بەدەستی خاڵی دەگەڕێنەوە ساڵانە ئەگەر لافا و بارانە و هەبێ ماسی سەرەکەوێ لە چەمی گەورەوە لە بەحرەکانەوە بەس ساڵێکی وەک ئەم ساڵ هیچ باران نەبوو ئەم چەمە یەک جاڵ لێڵاو لێیە ئیتر دوایەوە ئەم چەمە لێڵ نەبوو خۆی ماسیش عادەتەن بە ئاوی زیا بە لێڵاو سەرەکەوێ ئەم ساڵ ئاو نەبوو لەبەرەوە تەئسیری زۆرە ئیشەکەی ئەمە بۆ ئەم ساڵ تا ئەم ساڵیش باشە ئەگەر بێت و خوا نەخواستە ساڵێکتر ئاوا بێ ئەگەر ئەم تۆزە ئاوەی شەیە ئەویش نامێنێت لەبەرەوەی تر سامانی ماسی بە تەواوی کۆتایی پێیە سە بەحرێکی وەک بەحری دوکان ئەگەر خۆت بینی بێتە یا چوبیت سیر کە بە چاو ساڵانی ڕابردووە ئاویتیانماوە یانی حسابکە هەر وشکە و بەحرە تەئسیری زۆرە لەبەرەوەی لەوێش ماسیەکە کەمە بێ کە لەوێ کەم بوو نایەتە چەمەکانیشەوە وەڵای من هەر لە مناڵیمەوە تقریبەن ماوەیە گوازم لێ نایەتر دوایی هاتمەوە دەسم کردەوە بەڕ ئەوەی من بەبیرم بێ ساڵان ئاوی کەمی کردووە بەڵام هیچ ساڵێ بەم شێوەیە ئاو کەم نەبووە یعنی من ئەمە یەکەم ساڵمە بیبینم کە ئاو بەم شێوەیە کەمکە ساڵەکانی تریش کەمی کردووە بەڵام یعنی ئەم ساڵ هەر زۆر ئێسا کاتێکی زووە ئاو زۆر دابەزیوانی ئەگەر ئاوا بڕوە ئەو تۆزە ئاوەش نامێنێ وای لێ بێ بە زەردا و حیوانیش نایخواتەوە بەهارەکەی باران نەبوو پاییزەکەی باران نەبوو عادەتەن ماسی لە پاییزانە کە ئەو زیاکە خێڵە بەسێت لە بەهارانە کە لێڵاو لێیە کە ئاو زیایی کرد بەو لێڵاوە بە چەمەکانە سەرەکەوێ ساڵێکی وەگەم ساڵی ڕابردوو هیچیان نەبوو نەپاییزەکەی ئاو تەواو هەبوو نە بەهارەکەی بارانی تەواو هەبوو لافا و هین دروستکات تاماسی سەرکەوێ تەئسیری زۆرە لە هەر نەک بووە بۆ باخ و بۆ حیوان و بۆ ئاوی خواردنەوەش تەئسیری زۆرە تینی خۆر و گەرمای بەرز ئاوەکان دەکات بە هەڵم هێدی ئاوەکان بە ناخی زەویدا ڕۆدەچن دارستانە سروشتیەکانیش بە دوور نین لەم قەیرانە تینوێتی بە تەواوی بێتاقەتی کردوون جگە لە ئاوی سەرزەوی ئاوی شەرزەویش لە دابەزینی بەردەوامدایە ڕز و باخی جوتیارەکان هەمووی زەرد هەڵگەڕا و زۆریشیان وشک بوون ڕز و باخی هاوڵاتیان بەرەبەرە بەرەو وشک بوون دەڕۆن و ئەو دار و سەوزایانی کە هەیەە بەرەو لە ناوچوون دەڕوە ئەمە داری گوێزە تا ئەندازەیەک ڕۆ وشک بوون ڕۆشتووە ئەم دارە تا پارساڵم کاتە دارێکی سەوز بوو بە دارێکی بەردار بوو بەڵام ئێستا بە تەواوەتی وشک بووەوە هیچ ئاسەوارێکی سەوزایی بەم دارەوە نەماوە زۆربەی ڕەس و باخەکانی هاوڵاتیان لە شار و شارۆچەکان ئەوانەی کە لە دەروی شاریشن بەرەو لە ناوچوون دەڕۆن چونکە وشکە ساڵیەکی چڕ
پڕی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە و جگە لە دار و سەوزایی با بڵێن بەرهەمی ڕسوباخەکانی وەکو هەنجیر و هەنار و ئەوانە ئەمساڵ دەوترێ کاریگەری وشکە ساڵی هێندە لە سەریان قوڵ لە چڕە زۆربیان بەرهەمەکانیان خراپە و زۆریشان هەر بەرهەم نادەن زۆربەی هاوڵاتیان پشت دەبەستن بە ئاوی بیر و سەرچاوەکان بەڵام بیر و سەرچاوەکانی ئەمساڵ ڕۆوشک بوون ڕۆشوون یعنی بیر هەیە لە لادەکان بازدەوە کراوە ئەمساڵ کە 6 مەتر قوڵە تەنها 20 خولەک ئاوی تێدایە ینی بیر هەیە نزیکەی 100 مەتر هەڵکەندراوە ئاوێکی کەمی تایە ئاوی ژێرزەویش تا ئەندازەیەکی زۆر ڕۆ ڕۆچوون دەچێت و ئاوەکان ڕۆ کەمبوونەوە دەڕۆن لە کاتێکدا ئەمە تەنها لە مانگی تەمووزین و چەند مانگی تریش ماوە بۆ بارانبارین ئێستا دۆخەکە وایە ینی بۆ چەند مانگی ئایندا پێشبینی کراوە دۆخەکە لە مەشیکە هەیە خراپتر بێت. حاجدانە باس لەوە کرد ڕەنگی ئەم دارانە بۆ ڕاون ڕۆ زەربوونە ڕۆن کاریگەری چییە وشکە ساڵی چ کاریگەریکی لەسەر وشکبوونی ڕسوباخەکاندان دروست کردووە؟ وڵاتە سەرەتا بەخێر بێن کاریگەریی زۆری دروست کردووە ئەم بەوەی وشکە ساڵیەوە هەچی درەختی ئەم چەمە ئەمە هەمووی باغ بۆ هیچیتیانەمە هەمووی وشک بووە زەرعاتێکی زۆر بەبێ ئاو بووە هەموو حیتم چەمە هەموو باغ بۆ هیچی نەماوە هەمووی وشک بووە کانیمان هەبوو کانەکان هەمووی وشک بووە سەرچاوی ئاوی خواردنەوەکانمان هەمووی وشک بووە زەرەدێکی زۆری هەبووە. ئاوی ئێوە ئاوی بیر بوو یا ئاوی چەند بوو؟ ئاوی بیریشمان هەبوو ئاوی کانیشمان هەبوو هێستا هەردووکیان وشکن. ئاوی بیرەکەشتان وشکە؟ بەڵێ. کەم بۆتەوە یا وشک بووە؟ بیرێکیان وشک بوو بیرێکی کیان تازە لێداوە ئەمان کەمێکی تێیە. کەمێکی تایە. بەڵێ. ئەگەر وا بڕوات زەرعات و چەموینەکانتان بەرەو لە ناوچوونە چێ؟ هەمووی بەرەو لە ناوچوونە. وەڵای جا حەلی نازانم هەر حەلی نییە. زەروزیانتان زۆر بەرەکەوێ ئەگەر وەڵا زەروزیان هەموو باغ هەمووی وشک بووە و باغ نەماوەگە بەس بەشی خواردنەوەکە بمێنەگە نا باخۆی چی نەماوە ئەی بینەوە لە بەر چای خۆ هەمووی وشک بوو. بەرمونە چی زۆر کاریگەری سەر چ درەختە زۆر دروست کردووە؟ وەڵا جا کاریگەری هەر درەختێک لەسەر هەمووی کاریگەری دروست کردووە هەمووی لە ناوچوونە بەتایبەت بە زۆری گوێز لەسەر گوێ زۆر کاریگەریی زۆری دروست کردو ئێستا ئەمە هەموو ئێمە هەموو گوێز بویشتیانەمە هەمووی تا وشکە. بەدیلی چییە ینی ئەبێ چەند بیر زیاتر هەڵکەنی ئەبێ سوزانم ینی حەل چییە ئەگەر حەلێکە بێت؟ وەڵای حەلی بەس بەنداوی بچووکە گە ناوەکو بیر خۆ بیرەکەش تا هەڵکەندرا وشکە بێت. ئەگەر بنمونە ئێرە بەنداوی لە دروست کرایە ئەو کێشێتانەمە مەسەلەن نەخێر نەوەڵە حکومەت هەنگاوێکی وای بنێت نەوەڵە ئەمە خەمساردی نییە کە چەند ساڵە بەتاکید بەرەوەڵا بەتاکید خەمساردیە ئەگەر هەبووە ئێستا وەسی بڵێن ڕست و باخ ئەوانەوە بوو ئەگەر واش بوو یعنی ئەگەر کەمیش بووە هەمووی ئاوە زەرزیانی بەرناکەوت کەمێکی ئەگەر دوور بووە زەردی بەرکەوتیان بەڵام ئەگەر ئێستا بەنداوێکی بچووکە بووە ئەم شەمە ئاو بێ ئاو نەبووە ئەم زەرزیانی بەرنێکۆنەوەڵە باشکاردانە چەند ساڵە وشکە ساڵی واتان نەبینیوە بەخۆیەوە پێرە بۆ منتیخەیە وەڵایی ئەوە 4 ساڵە مشکە ساڵێ بەردەوامە لێرە بەس بەبیری من نابەس بەبیری ئەوانەی کە بەتەمەندێکرد لە منەڵێن بەتایبەت بۆ ئەم ساڵە وشکە ساڵی وەکەم ساڵ هەر نەبوو بەبیری من شتیوە هەر نەبوو بەبیری ئەوانەی کە تەمەنیان لە تۆ گەورەتر کە تەمەنیان لە من گەورەترێ بەڵێ قەت بوو ئەم چەمەوە وشی بکات یان نەبوو دار و درەختانە وشی بکات نەبووەنەوە شتیوە نەبوو کێشەکە ئەوەیە ئاوی باڵێن ژێر زەویش دابەزیوە بەڵێ هەر ئەوە نیە کە ئاوی ڕووبارەکانتەوە بەتاکید بەتاکید وایەوەڵە ئێستا ئێوە چەند مەتر بیر هەڵەکەنن بگاتە ئاو وڵای سا لە ناو ئاواییەکە بڵین لە ناودیەکە بیری هەیە و پیاوە تقریبن نزیکی 50 مەتر 6 مەتر شتێکی وایە هەڵە 20 دقاوەدا 20 دقاوە بەڵێ ئەی پێشتر پێشتر لە ئاوی شاگی تیا بەزە لەسا 20 دقاوەدا لە چەند مەتر ئیتر ئاوی باشە ینی بگاتە 100 مەتر و ئەوانە دەخوا 100 مەتری تیانێ لێرە ئیتر نازانم 100 مەتر ئاوی تا 6 مەتر 20 دقیقە وتیا بەڵێ لە دوو بەنداوە سەرەکیەکەی هەرێم کەمتر لە 3 ملیار مەتر سێجا ئاو هەیە لە کاتێکدا زیاتر لە 10 ملیار مەتر سێجا ئاو دەگرن تەنها لە ماوەی 1 ساڵدا 147 ئاوەکەیان لە دەستداوە و 181 توانای بەرهەمێنانی کارەباشیان کەم بۆتەوە
گشوگیا و کشت و کاڵ هەموو وشک بوونەتەوە و بوونەتە نێچیرێکی ئاسان بۆ پریشکی ئاگر. ئەمەش لە بەرزبوونەوەی ڕێژەی ئاگر کەوتنەوە لە ناوچە جیاوازەکاندا دەردەکەوێت. ئەم وشکە ساڵی ئێستا هەیە دەرئەنجامی کۆمەڵێک هۆکارە، لەوانە بەرزبوونەوەی پلەکانی گەرما، کەمی ڕێژەی بارانبارین و سیاسەتەکانی ئاوی وڵاتانی دراوسێ، نەبوونی پلانێکی تۆکمەی ناوخۆیی بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا. بەتەنها ئەم ساڵ لە سنووری سلێمانی زیاتر لە 100 بیر وشکی کردووە و ئەگەر پێشتر بیرێک لە 100 مەتر گەیشت بێتە ئاو، ئێستا لە 150 مەتریش کەمتر لە 15 خولەک ئاوی تێدایە. طبعا بالنسبة داوي دوكانوا زيادة تأثيري لسر شاري سليماني هي وتأثيري زوري نكدوا سر قزاونا حكان أو كتأثيري زوري خرابي كدوا سر أوي قزاونا حكان وشكبوني كاني وكاريز وسرچاوا كان معنا ياخد كم بونويان ودابزين وشكبوني آستي بيركان ك إما لكوي نزيكي بيانصو النواب بير بارسال نزیکی 60 بۆ 65 بیرمان وشکی کردبوویان ئاسی بیرەکەی دابەز، بەڵام ئەم ساڵ بەرز بۆ تۆ ڕێژێ بۆ نزیکەی 100 و ڕۆژانە ئێمە هەواڵمان بۆیە لە فەرمانگەکانمانەوە لە قەزاناحەکانەوە لە گوندەکانەوە کە ڕۆژانە ئێمە بیرمان هەیە وشکە بێ و یان ئاستی ئاوەکەی بە شێوەیەک دابەزە کە سوودی لێ نابینرێ. بەڵێ بیرە فەرمیەکان ئێمە باسی بەڕاستی ئێمە بەس تەعامل لەگەڵ بیران ناکەین کە بیری فەرمین و سەر بە بڵێن بیری حکومیان خۆی لێدانی بیر و بەکارهێنانی بیر کارێکی ناچاریە. ئێمە قەت لەگەڵەوە نەبووین کە بەڕاستی مۆڵەت بدرێ بەو شوێنانی کە شوێنی ئەهلیە یاخود بە پێ ڕێنمایی نەبێت. ئەوانە بەڕاستی هەمووی دەستبردنە بۆ ئاوی ژێرزەوی کە بە دەیان ساڵ ئەوە تعویز ناکرێتەوە. خۆتان نەزانن پلەکانی گەرما ساڵانە و 25 ساڵە بێ پلەکانی گەرما بەرەو بە بەردەوامی بەرەو بەرزبوونەوە چێ بەهۆی ئەو قەتیزبوونی گەرما و احتیباسی حراریە کە لە دروست بووە. ئەمە ینی شتێکی زانستیە. لەبەرەوە بەڕاستی ئەبێ مەسلەی بیر زۆر زۆر ضرور نابێ بیر لێ بدرێت، چونکە بەڕاستی جاران ئێمە بیرێک لە شوێنەکە بۆ نمونە لێ بدرێ بە 50 بۆ 60 مەتر ئاوی تیا بوو. ئێستا بەڕاستی و 50 مەترە لە 150 مەتریشە ئاوی تیانە بێ، ینی بچی بۆ 200 مەتر بچی بۆ 300 مەتر وای لێت بەڕاستی تر ئەبێ بە هیچ زۆرێ دەست بۆ ئەوە. تەبەن جیۆلۆجەکان و بەڕێبەراتی ئاوی ژێرزەوی زیاتر مختصن بەشتەوە، بەڵام ئەوەی کە ئێمە درکمان پێکردووە بەڕاستی زۆربەی بیرەکانمان وشک بوون یان ئاستی ئاوێنەوە دابەزیەوە کە سوودی لەبەرەوە پێویستە ئەو شوێنانەی کە زۆر زۆر ضرورن و ناچارین و لە شوێنە دوورە دەستەکانە پێویستیان بە بیرە ئەبێم کە چەند شوێنێکمان هەیە و پێنجوین و وەکو سەنگا و شوێنانە حالیان بیریان بۆ لێین. هەر بۆ نمونە ئێستا لە سەنگا و بیرێکمان هەیە کە ئەو شوێنە بە حساب ساڵان ئاوی ژێرزەوی باش بووە. ئەوە تا سەلیش دەکە لێوێن پێشۆی کە بێ بۆ لای جەناوتان بە تەلەفۆن جوابیان لێگەڕامەوە کە 100 مەتری بۆ دانرابوو لێ بدرێت 100 مەترەکان لێداوە هیچ ئاویتیانە. ینی بەڕاستی ئەمانە گرفتێکە کە لە ئەنجامی وشکە ساڵی بۆمان دروست بووە گرفتێکی گەورەیە بەڕاستی. وشکە ساڵیەکە پەلی بۆ ناوەندی شارە گەورەکانیش کێشاوە، بە نمونە سلێمانی. گەڕاینەوە ناو شاری سلێمانی. کێشەکە لە نێو شاری سلێمانی زۆرترە و زیاترە. هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە کێشەی بێ ئاوی بەرۆکی زۆربەی گەڕەکانی سلێمانی گرتوتەوە. تا ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەکراوە. دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین بزانین کێشەی بێ ئاوی تا چەند هەراسانی کردوون، تا چەند گرفتی بۆ دروستکردن و ئەم کێشەیە لەکەیەوە سەری هەڵداوە بۆ چارەسەر نەکراوە. دانیشتوانی سلێمانی لە دەست بێ ئاوی بەشێکیان شارەکە بەرەولادەکان جێدەهێڵن. بێ ئاوی لە شارەکە زیاتر و زیاتر دەبێت. تەلەفۆنم بۆ دە تەلەفۆن بۆ دە میراکلۆ بە دە قورعان هەمیە لە بەرناکەوە. بە ساراچم خۆم بە دەبە ئاویێن. یعنی معقول نییە بەڕاستی بۆ ئەم هەموو شوێنە تایبەتانە ئاو هەیە، ئەوە ئەم ئوتێلانەیە ئەو تایتانی کە نازانم ئەو هەموو سیتیانە بە ئاویان بۆ چی ئەم هەموو ئاویان هەیە، بەڵام تۆ گەڕەکانی ئاوی نەبێ. بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی
بەشێکی دیکە لە هۆکاری بێ ئاوی بۆ شکانی بەردەوامی بۆری ئاوەکەیان و سیانەکردنیان دەگەڕێنێتەوە. پرۆژەیە کە بەردەوام 24 ساعت لە کارکردن نابێت پێویستی بۆیە کە بەردەوام کاری چاکسازی تیا بکرێت. ئێمەش لە ڕێی تیمەکانمانەوە کاری چاکسازی تیاکەین لەبەرەوەی ئەم پامپانە و ئەم ترومپیانە بەردەوام کارەکەن ئەبێ کاری چاکسازی چێبێ. لە پرۆژی ئاوی سەرچاریش ئێمە بەردەوام لەوێش لە ترومپا و پۆمپەکانی ئەوێش بەردەوام کاری چاکسازی تیاکرێت. بەڵام خۆدا نەزان و بەرسی هاوی نەهاوڵاتیان پێویستیان بە ئاوی خواردنەوە زیاد بووە. لەبەرەوەی ئەمە کێشەیشمان بۆ دروستنەوە پرۆژەی ئاوی سەرچار لەستا زۆر کەم بووە. ناچارە بینە و گەڕەکانێکی لە پرۆژەی ئاوی سەرچار و ئاویان بۆ دابین کراوە. ئێستا لە هێڵی یەکەوانی ئاویان بۆ دابین نەکرێت. ئەوە هۆکارێکە کەوەی کە هەنێ گەڕک گرفتی هەیە کە پێدانی ئاوەکەی ڕۆژەکانی زیاد کردووە. بەڵام ئێمە هەوڵی خۆمان ناوە کاری لەم یەک دوو ڕۆژی ڕابردووە لە هێڵی دوای دوکان سلێمانی پرۆژەکانمان وەستان کاری پاکردنەوەی وەرگری هێڵەکەمان کرد کە بەهۆی کۆبوونەوەی لەم و هەروە پاشڕووی گەشتیاران کە سەردانی دەریاچکەکەن ئەوە کێشی بۆ ئێمە دروست کرد بوو. بەڵام ئێمە ئەو کارەمان کرد بۆ ڕۆژی وەستا، بەڵام دوای ئەوە پێدانی ئەو لەو هێڵە فەرقی کردەوە زیاد بوو تاوانەیە. ئەم هۆکارانن کە ئەوەی کە هاوڵاتیان پێویستیان بە ئەو زیاد کردووە. ئێمەش هەموو هەوڵێکی خۆمان خستۆتە گەڕ ئەوەی لە توانامانە بێ بۆ هاوڵاتیانی ئاجزمان لەم شارە دەکەین. سلێمانی پێویستی بە 480,000 متر سێجا هەیە، بەڵام ئێمە توانای ئێمە بەڕاستی ئێستا 250,000. ئەوە چێ کەمتریش بێ لەبەری پرۆژە ئاوی سەرچار لە سای 80 ئاوەکەی لەدەستداوە لە مای 8 تا مای 9. بەڵام ئینشەڵا هەوڵەکان ئەوەیە کە بتوانین ئەم مانگەی کە هەمانە بەڕاستی مانگی 8 تا مای 9 ئەم دوو مانگە بۆ ئێمە مایەکی گرانە بێت لەبەرەوەی پلەی گەرما بەرز دەبێتەوە پێداویستی هاوڵاتیان زیادی کردووە. ئێمەش داواکەین کە هاوڵاتیان هاوکارمان بن لە شاری سلێمانیە کە ئێمە بەتەنیا ئەو بۆ ناو شاری سلێمانی دابین ناکەین لە خەزا و نەحەکانی دەوروبەریش لە پرۆژەکانمانەوە ئەو دابین نەکەین زیاتر لە ملیۆنی هاوڵاتی ئەو لە پرۆژەکانەوە ئەو وەرەگرێت. هاوکارمان بن ئەگەر کەمتر لە لیترێک بەکار بێنن چەند ملیۆن لیترێک ئەگەڕێتەوانێ بۆ پرۆژەکان و دابینی ئەکەنەوە بۆ هاوڵاتیان و بۆ گەڕەکانی کە کێشەی کەم ئاویان هەیە. خۆی بەردەوامکو پێم وتی ئێمە بەردەوام کاری چاکسازیەکەین لە گۆڕینیش کراوە، بەڵام خۆ گۆڕین کە تۆ ئەی گۆڕی دوایە و پارچەیەکی تری پێویستی هەر بۆ یەکە کە تۆ سیارێکی دەبێت سیارەکە کە کێشێکی شکاندنیە بێ خۆ سیارەکە ناگۆڕیت ئەچی پارچەیەکی کە کێشەی تیا و پارچێت چاقی تاوانێ ئەو ترومپا نەش ئەو پۆمپانەش هەر هۆکارەکەی ئەوەیە کە چاکردنە ئانی بەردەوام ئێمە کاری چاکسازی تایە لە هێڵەکانمانە. بەڵام ئەم هێڵانە 24 کاتژمێر لە کارکردنە. ئەو 24 کاتژمێرە کە وای لێت کە تەمەنیان کورتترێ بێت، بەڵام چاکسازی هەیە. بەڵام ئێمە هەوڵی شەیە کە هێڵێکی نوێ بۆ شاری سلێمانی ڕاپێشێت بە تەواوبوون و وە کارکردنی ئەو هێڵە زۆربەی گرفتەکان لە شاری سلێمانی جابێ. ئەو لە وەزارەتی شارەوانی و هەموو کارەکانی تەواو بووە. ئەوەی من زانیاریم هەبێت ئەو ماوەکە بدرێت بە کۆمپانیایەک ئەو کۆمپانیا توانێت جێبەجێکردنی هەبێ چونکە پرۆژەیەکی گەورەیە کە ئەو هێڵی سێ ئاوی دوکان سلێمانی پێێڵێن بە تەواوبوونی ئەو هێڵە زۆربەی گرفتەکان لە شاری سلێمانیا چارەسەرەکرێت. ئەو پرۆژێ ئێستا ئێمە کاری تێستی بۆکەین بۆی پرۆژەکە بە تەواوەتی بە هیچ گرفتەیەک بێتە ئاوکەی بگاتە ناو شاری سلێمانی لێشە لە حاڵەتی ئیشکردن و تێستکردنین کە تەواو بوو کە کارەکە ئینشەڵا هاوڵاتیان و کەناڵەکانی ڕاگەیاندنیش ئاگادارەکەینەوەوانە کە بەگەشتنی ئەو لەو هێڵەوانێ. وڵاتی تیمەکان سەرقاڵن نازان کاتێکی ئێمە هیواداری مزبوطی کات تەواو بێت ئەوەی ماوەتەوە تیمەکانە سەرقاڵی ئەو گرفت و کێشانێکی هەیەە بۆی بتوانین بەچوتین کات چاکی بگەن و ئەو بگەین بۆ هاوڵاتیان شاری سلێمان. بەدڵنیایە ئەوش هۆکارێکی باشە بێ لە بەرەوەی چەند هەزار لیتر مەترسێژە ئەو بۆ شاری سلێمانی زیابێ. بەدڵنیایە ئەوەش خۆی لە خۆیان کارێکی باشە بێ بۆ زیادکردنی ئەو لە شاری سلێمانی. 150 ئەم گرفتی بێ ئاویەش پەیوەندی بە نەبوونی پلانی حکومەت و دروست نەکردنی پۆند و بەندا و گلنەدانەوەی ئاوی باران هەیە
لە وەرزی بارانبارین و زستاندا. بەهۆی نەبوونی بەندا و پۆندەوە لە وەرزی زستاندا بارانێکی زۆر دەبارێت و ئەو ئاوە بە فیرۆ دەڕوات. یعنی بەشێکی زۆری نیگەرانیەکان بەشێکی زۆری چاوەکان لەسەر حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمە کە دەوترێت پلانێکی ئەو تۆیان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی. بەرمن ئەگەر بەنداو هەبوایە ئەگەر پۆنت هەبوایە ئەو ئاوەی کە هەیە لە زستاندا ئەو بارانەوەی کە هەیە کۆ دەبێتەوەەوە لە شوێنێکە کۆ دەبێتەوە دەتواندرێت هەم بۆ ئاودێری بەکاربهێندێت هەمیش بۆ ئاوی خواردنەوە بەکاربهێندێت لە هێندە حاڵەدا. بەڵام وەکو دەبینن ساڵانە ئاوێکی زۆر لە ڕووبارەکان بە فیرۆ دەڕوات و هۆکارەکەشی نەبوونی بەندا و یاخود پۆندا کە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. ساڵ لە دوای ساڵ وشکە ساڵی مەترسیەکانی لەسەر ناوچەکانی کوردستان زیاتر و زیاتر دەبێت. بەڵام حکومەت لەگەڵ زیادبوونی ئەم مەترسیانە هەنگاوی بۆ ڕوبەڕووبوونەوەی نەناوە و هیچ ئامادەکاریەک نەکراوە بۆ ڕزگاربوون لەم دۆخە. شارەزایان هۆشداری دەدەن ئەگەر ئەم وشکە ساڵیە بەردەوامی هەبێت ڕێکارەکانی بە بیابان بوون لە ناوچەکە خێراتر دەکات.